سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش لە بەرنامەی کۆوارەوە بە کۆمەڵێک بڕگە و بابەتی ڕەنگا و ڕەنگەوە هاتوینەتەوە لاتان. سەرەتای بەرنامەکەش بە گرنگترین هەواڵە هونەری و کولتورەکانی هەفتە دەست پێ دەکەین. نوێترین ئەلبومی گۆرانی ناسری ڕەزازی لە شاری سلێمانی بڵاو کرایەوە. ئەلبومی شارەکەم لە 10 تراک گۆرانی پێکدێت و زۆربەی گۆرانیەکان فۆلکلۆری کوردین. کاری میوزیکی ئەلبومەکە لەلایەن گروپی کامکارانەوە ئەنجام دراوە. ئەم سیدیە دەبوو 28 ساڵی پێش بەهاتبایە دەرێ، بەڵام بەداخەوە لەبەر هەندێک کەند و کۆسپ و کێشە نەکرا. دوایی گۆرانیەکان لە لای کاک ئەردەشیر مایەوە. من لەبیرم چوو بۆەوە کە گۆرانیەکان چین. دیسان لەسەری قسەمان کردەوە پێش 5 ساڵ، وتیان وەڵا گۆرانیەکان نەماوە. ئەوەی کە لەبیرم مابوو ئەی بەناز بوو کە فۆلکلۆری باکوورە، خۆنچە پشکوتەر فۆلکلۆری باکوورە. پاشان مامە کوڕلو کە ئاوازی خۆمە، شارەکەم کە ئاوازی کاک ئەردەشیرە. بەڵام بۆچی من هەندێک لەم گۆرانیانم هەڵبژار؟ دەبەر ئەوەی کە کۆمەڵێک گۆرانی کوردی باکووری کوردستان کە لە بنەڕەتدا کوردین و کراون بە تورکی، کەسیش خۆی ناکا بە خاوەنی و مێلۆدیەکانی زۆر جوانن. من دیسان ئەوانم هێنایەوە، تێکستی کرمانجەکەم بۆ پەیدا نەبوو، ناچار بە سۆرانی تۆمارم کرد. ئەمە لە 10 تراک پێکاتووە. زیاتری گۆرانیەکان جگە لەو دوو ئاوازە هەمووی فۆلکلۆرە. شێوەکارێکی کوردی ڕۆژاوای کوردستان لە بەرلین پێشەنگەیەکی کردەوە. زاریا زەردەشت خەڵکی قامیشلۆیە و ماوەی 11 ساڵە لە سوید دەژی. لەلایەن میوزیسیانی عەرەب نەسیر شەماوە بانگێشتی ئەڵمانیا کراوە و ئەم پێشەنگەیی بۆ ڕێکخراوە. دوێ ماڵە دەبزات سەر فکراکی شغلیم ناوێ وێنا إحداثيات جبرجو أوجي ما بالصدفة مختم بشغلي خناري لازم حاولتكم تدي لوك بعد لو حدها لمنري وك تشبه نري نامج اختشاوة عم الباجر نرين يعني ج منظوري ساتليت تديد جغرافيا جدبي بشكلك الصورة نري شكلك تجريدي. أنا دوي وقتي ده قالك حدود ناف مدرسة فني نمانو أكبري بس آلية تجريد بيت أبستراكت تجريد بيت درس بآلية تجريد درم اللي بنفس الوقت شيء قسمك جي إكسبريشنيزم إمبريشنيزم أفرنجي ألوان انطباعية وقت بيجي كل كي تأثير بوابهم يعني ياك جي هنري ماني مثل عمر حمدي تأثيراوي قالك الممزن جالي فارنجا. باوریان مده گاوه که پر باش بو کو آریا رنگین کیفه بخورا آنی نویجاری اب 8 سالن سوریه بتوایی دناو آگرده هیویه که دریا یعنی تابلو ينخرد دخل كي كودفي بيشروجا ما بكيف با دفي بيشروجا خلك سوريا بالتواي شكر عرب حمو بكاتين سوريا بكيف با شوايه كو زاريا بكاردك شوايه كي قلكي جوانا
ئۆرکێسترای سلێمانی کۆنسێرتێکی میوزیکی کلاسیکیان لە سلێمانی و هەولێر ئەنجامدا. کۆنسێرتەکە بەڕابەرایەتی عەبدوڵڵا جەمال سەگرمە و بە بەشداری 64 ژەنیار کە 16یان بیانی بوون 5 پارچە میوزیک پێشکەشکرا. ئەم کۆنسێرتە هەوڵێکە بۆ زیندوهێشتنەوەی کلاسیک و دووبارە چێش وەرگرتن لە گوێگرتنی پارچە میوزیکە کلاسیکەکان. کۆنسێرتی ئەم ساڵمان کۆنسێرتێکی تازەیەوە فۆرمێکی جیاوازە 64 ژەنیار تایدا بەشدارەکە 16 ژەنیار لە وڵاتی ئۆکرانیا و جۆرجیاوە بەشدارن لەگەڵمانە 5 کار ئەژەنین کارێکی بتۆڤن ئۆڤەرچور ئیگمۆنت و سیمفۆنیەکی شۆبەرت ژمارە 8 و 3 کاری کوردی یەکیان دڵشاد محەممەد سەعید هەردی مەجید و یەکیان عەبدوڵڵا جەمال سەگرمە. هیوادارین ئەم کارەمان لە چاو کارەکانی کە هونەرمەندان و ڕەخنەگران هەڵسەنگانێکی باشی بۆ بکەن لەبەرەوەی کەم جارە لە کوردستانە و وەرکستایەکی کوردی بەم فۆرمە کار پێشکەشکا و ئامێرە براساتەکانی بە کاملی لەگەڵا بێ. هیوادارین جێگەی ڕەزامەندی خەڵک. شانۆگەریەکی کوردی بە زمانی ئەڵمانی نمایشکرا. شانۆگەری ئارتکێش باس لە جینۆسایدی ئێزدیەکان دەکات و لەلایەن شانۆنووسێکی کوردەوە دەقەکە کراوەتە ئەڵمانی و لە بەرلین لەلایەن شانۆکارانی ئەڵمانەوە نمایشکرا. شانۆگەریەکە چیرۆکی خۆشەویستی کوڕە کوردێکی ئێزدی و کچە کوردێکی ئامەدە. ئەوشان ناوێ شانۆی ئەردکێشیە. ئەردکێشی قاڵە کوردێکی ئێزیدی و کوردێکی سونی کو لە ئەڵمانیا دژی دکە ئەو جوانێ کورد و ئێزیدیە ئەو ji شنگالê direve ji şerê îsîsê direve dixwaze were Almanya û keçika Kurd jî tevî Erasmusê dixwaze here İstanbul û Amedê û her du jî derdikevin rê li İstanbolê rastî heftên îca dilê wan hev dikeve û lêbelê riya xwe naguherînin berdewam dikin. Ferhat tê Almanya, Şêrîn jî diçe Kurdistanê Amedê. Mesaj çi ye? Eşq tiştekî ew qas giran wihaye ku li hemberî şer, li hemberî zordariya jiyanê, li hemberî zordestiyê meriv li ser piya dihêle. Eşq tiştekî pir giran wihaye dibêje lîstik. Als wir das erste Mal nach Deutschland gekommen sind, meine Mutter, meine Schwester Leila und ich. Wegen der Unterdrückung durch die türkische Regierung. Als ob ein Gefängnis sei, wo wir Menschen leben. The message is of course that Kurdish people بێگومان پەیامەکە ئەوەیە کە خەڵکی کورد بە دوای ماڵی خۆیدا دەگەڕێت و ناتوانێت لە شوێنێکی جوگرافی دیاریکراودا بیدۆزێتەوە بەهۆی بارودۆخی سیاسی و ئەو کێشانێت لە کوردستانی گەورەدا هەیە. بەڵام هەوڵ دەدەن لە خۆشەویستیدا ماڵی خۆیان بدۆزنەوە. But they try to find it in their love. پەیمانگەی فەڕەنسی لە شاری هەولێر سیمینارێکی لەبارەی سوود و زیانەکانی بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان ساز کرد. سیمینارەکە لە ژێر ناونیشانی دیکتاتۆری ئەلکترۆنینا دیاردا بوو. مارک دۆکای نووسەری فەڕەنسی باسی لە ناوەڕۆکی دواهەمین کتێبی خۆی کرد کە دەربارەی ئەو مەترسیانەیە
تووشی بەکاربەری ئەلکترۆنی دەبێتەوە. Digital and social media is everywhere. Every people use it, like Facebook. پەیمانگەی فەڕەنسی کۆمەڵێک چالاکی ئەنجام دەدات لە هەموو جیهاندا. ئەوەش بۆ ناساندنی کولتوری فەڕەنسی و زمانی فەڕەنسیە. دەمانەوێت چالاکیەکان بۆ کەسانە بەسوود بێت کە ناتوان سەردانی فەڕەنسا بکەن وڵاتەکە ببینن. چونکە لە ڕێگەی ئێمەوە دەتوانن تێکەڵی کولتوری فەڕەنسی ببن. ئەم چالاکیانە زیاتر هزر و بیری مرۆڤ فراوان دەکات. چالاکیەکان هونەری و ڕۆژنامەوانی و کولتوری زمانەوانین. ئەم چالاکی ئەمڕۆ سیمینارێکی ئەدەبی بوو بۆ نووسەری فەڕەنسی مارک دۆکا. ئەم نووسەرە کۆمەڵک لە کۆڵینەوە و سیمیناری ئەنجام داوە، هەروەها کتێبێکی لەبارەی مەترسیەکانی بەکارهێنانی تۆڕە ئەلکترۆنیەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان نووسیوە. ئەم بابەتەمان بە گرنگ زانی، چونکە جیهانی دیجیتاڵی لە هەموو شوێنێکە، بۆ نمونە فەیسبوک و گوگڵ و ئینستاگرام، هەر بۆیە پێویستە بەکارهێنەرانی سوود و زیانەکانی بزانن. ڕاستی و درستی شۆڕشی دیجیتاڵی زۆر دوورەلەوەی لە سەرەتادا وتراوە. من لەگەڵ هاوڕێکم بڕیارماندا لەسەر و ڕاستیانە ئیش بکەین و پیشانی خەڵکی بدەین. کۆمەڵێک لێکۆڵینەوەمان ئەنجامدا، کۆمەڵێک سوودی بەکارهێنانمان بۆ دەرکەوت. ئەم سوودانە لە ڕێگەی بەکارهێنانی مۆبایل و لاپتۆپەوە فرۆشراون بە ئێمە. کێشەکە ئەوەیە لە کۆتاییدا زانیاریکی زۆری تاکە کەس دەچێتە ناو ئەو ئامێرانەوە کە زۆر بە ئاسانی دزەی پێ دەکرێت. ئەمەش پێچەوانەی یاسای ئازادی مرۆڤە. هاوڵاتیانی سڤیل لە هەموو جیهاندا مەترسی ئەویان لەسەرەکە زانیاریەکانیان بدەزرێت، پێویستە ئاگادار بن و بەرچاویان ڕوون بێت. دەتوانن داتاکانی ناو کۆمپیوتەرەکە دزە پێ بکەن و هەموو شتێک لەبارەی تۆ بزانن. لە سەرەتاوە بۆ ڕێکلامی بازرگانی سوودی لێوەردەگرن، پاشان دەتوانن ئاڕاستی بیرکردنەوەی تۆ و لایەنی سیاسی تۆ بزانن. لە هونەری هاوچەرخدا گۆڕانکاریێکی گەورە دەبینین لە چۆنێتی دروستکردنی کارە هونەریەکان و چۆنێتی پیشاندانیشیان. لە کلاسیکدا جوانی ئێستاتیکی یەکێک بوو لە مەرجە باوەکان، بەڵام لە ئێستادا گۆڕانکاری بەسەردا هاتووە. زانا ڕەسوولێکێکە لە هونەرمەندە هاوچەرخەکانی کورد هەوڵ دەدات لە ڕێگەی کارە هونەریەکانیەوە کێشە کۆمەڵایەتیەکان هەروەها کێشە سیاسیە هەڵواسراوەکان پیشان بدات. نام زانا ڕەسوڵە دەرچوی پەیمانگای هونەرە جوانەکان و کۆلێجی هونەرم 2007 کۆلێجی هونەرم تاو کرد و لە دوای دەرچوونمەوانێ دەستم کردو بە کاری هونەری بە شێوەیەکی چڕ و کارەکانم زیاتر لە ئینستەڵیشن و نەریشن و پێفۆمانسا خۆی بینێتەوانێ. زیاتر تەرکیزم ئێستا لەسەر نەریشنە و چۆن جێرانەوەی تاک بکەمە سەبجەکت و ببێتە کاری هونەریەکانم. ئەوەی کە بۆ من لە کاری هونەریە گرنگە چۆن ڕازگۆیی بینیتە ناو کاری هونەریەوە و خودت بکەیتە سەنتەر و بە چواردەریەوە فۆرمێکی هونەری دروستکەی. ئێستێتیک بۆ من زۆ گرنگیکی ئەوەی نییە بە قەدەوەی کە ئاگایی ئیشی خۆی بکە و بتوانێت نزیک ببێتەوە لەو کێشە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریانی کە کۆمەڵگەکەمان پێوەی مەشغوڵە و هونەریش بتوانێت بەشداری بکات لە چارەسەر و جاری وایە لە پێشنیار و جاری وایە لە چەندها پیشاندانی کێشەکان. لە کوردستان کێشەیەکی گەورەی پیشاندانی پرۆژەی هونەریمان هەیە. کاتێک هونەرمەندێک پرۆژەیەک ئامادەکە لە کاتی پیشاندانە کۆمەڵک کەم و کوڕیەتە بەردەمی کە ئەمە نیشانی ئەوەیە کە ئامادەکاریەکی باش نەکراوە و جگە لە هونەری شێوەکاری هەموو بوارەکانی تر وەگۆی من خۆم شارەزاییم هەیە و جارجار ئیشیشم تیا کردووە
هەموو ئەم کێشانە پەیوەندی بەوەی ئێمە بەڕێوەبردنێکی باشی هونەریمان نییە بۆیە من بیرم لەوە کردوانە لەم شوێنەیە کە بتوانین گەنجەکانمان هونەرمەندە گەنجەکان بتوانن فێری بەڕێوەبردننی پرۆژەی هونەری ببن نەک بۆ خۆیان بەڵکو ئەگەر چوونە ناو پرۆژەیەکەوە لە ناو گروپی شایشیان کرد بتوان پرۆژەکەیان بە شێوەیەکی سەرکەوتوو بەڕێوە برن پێشەنگای ئێمە بۆ چۆڵەداین لەبەرەوەی ئامادەکاری بۆ نەکراوە مەسەن ڕۆژێک مناڵ بێنن بچن لەگەڵ ڕۆژێکا قسە بکەن ڕۆژێکی تر زانکۆ بێنن ڕۆژێکی تر ژنان بێنن ڕۆژێکی تر بچن لەگەڵ مزگەوت و ئەو قافا قسە بکەن چەند مامۆسایەکی ئاینی بێت ئیشمان بۆ کاکە مەسەن شتەکانی ئێمە دژی هیچ ئاینێک نییە. یەکێک لە کارەکانی ترم لە 2017 کردم کە ناوی کتێبخانەکەی پورایشێ بوو بە تامی بەکری بەقاڵ ئەم کارە پەیوەندیدار بوو بە کارێکی تری نسلێشنەوە کە لە 2009 کردبووم کۆمەڵە سنووقی فیشک بوو کە کتێبەکانی خۆم هەموو کتێبخانەکەی خۆم کردبووە ناوێ ئەم کارە لە دوو شوێن نمایش کرا لە سلێمانی و لە ماچستەر لە یوکەی بەڵام کاری کتێبخانەکەی پورایشە بە تامی بەکری بەقاڵ نەرێشنێکی زۆری تیا بوو لەگەڵ ئۆبجێکتێکا کە ئێستا لە پشتمانەوە دیارە ئەم کارە وای کرد کە من زیاتر بگەڕێمەوە بۆ یادەوەری خۆم و ئەو لەحزەیە باس بکەم کە چۆن خواردنی قۆخێک لە پۆلۆنیا ئەم گەڕێنێتەوانێ بۆ ئەو شوێنی مناڵیم کە ژیانی 2 ساڵی مناڵیم لە دەیەکا بووناوی قەمچووغە بۆی باوکمەوە کە پێشمەرگە بوو ئەگەڕێمەوە لێەوە چیرۆکێک جارێکی تر باسەکەمەوانێک کە ئەم چیرۆکە متوربەکراوە بە کێشە سیاسی و کۆمەڵایەتی و ئابوووریەکان و من لە ناو کۆمەڵە سنووقی فیشەکی ئەمریکیە کۆمەڵێک میوەی زۆرم دانابوو بینەرەی توانی هەم میوە بخوا هەم گوێ بگرێ هەم سەیریش بکە. ئیشەکانم جگە لەوەی پیشاندانێکی هونەریە نەقدێکی سیاسی و کللتوریشە لە ئەوانەی کە لە دوای حربی عالەمی دووەمەوانەیە منتیقانیان دابەش کردووە. شعر دەربڕینی هەست و نەستە لە ڕێگەی وشە سازیەوە. خانمەی شاعر هێوی بەرواری میوانی ئێمە دەبێت لێرەدا باس لە هەڵبژاردننی شعر دەکات وەک ژانێرێکی سەرەکی بۆ دەربڕینی هەستەکانی. ڕۆژەکە شەفنە نازدا بەدلێک بێ سنوور لە دەریێنتە بژوور کەتم لەبەر بەدەنا دەیابووز ڕاستی نوێژەکە فەرهاتم و بەقاسی بەژنا برجێنتە سەرفەراز دریا خۆدا مەشیام. ڕاستیژی هێشتا ئەس بچیک بووم قۆناغێت بێژم سنێ لە یێدا بووم 13-14 ساڵی بووم مەختێ هەست و ڤیانە ئەدەبیاتی بتایبەتی هەلبەستی بووم چێ بوو یعنی ڕەوشە کووردا گەلە نەخۆش بوو گەلە کەسایەتی ئەبێت شانێت نهێنیت بۆ کوردایەتیە کارتکرد سێدارەدان ji ber vêyekê gela zilm û zorî bû wî demê min hest kir ku viyana helbestê wal def me hey meşa bûkan ew derwazeyê jiyan tê rabijûr ketî ew nexşê îro li rojevê jî pêra derbas bibû ew nexşeyê min nas kirî te nas kir hemû nas dikin her roj ji gulistana demê rojê reng digirtin dibû giyan û parçeyek ji ciwaniyê ez bêjim hema çizim bît zalan bît kî bît ya armancekê pêşiya xwe bînît û wî vê gihîte wê armancê bêguman dê rê sext bînît bes dawiye de her gihîte encamê du pertûkê helbesta min hene
ایک پناوه هیویک وندابوی یا دوی مشابو کن دیسان پرتوکه کدی پناوه ربازن ادبی مچکریه و گاوه اول زانکویا دهو که بکارت اینن و بشه ادبیات از گل خوشحال بوم که خلکی امشید مفاشوی برهمه میبینید دیسا کسات یا جنیب دیرو که دا من چاپ کری و هر وصا ود ماهی کجی شورش حضری ما چاپ کر و دیسا از بردوام سرکار و خباتت خو لهر جی ناف کولانن تین بفری اخسیر کرین نافوان تاخن تین تنور لسار بوینو زاروکن تین کند لجیهانا وان دخینن مشیام لجر اسمان شوین تین سترگ و مریو روژن تین تادوی زیندانی مشیام لسر پرین تین پشکستی و روبارن تین جکدرا خندقی مشیام گاف بگاف نافوان سالنتین تا سر هستی بوین برین نافچیاینتین لبجنا خوا برزبویو باخچینتین جخملا بهار سل دو بڕگەی بەرنامەکەمان هونەرمەندێکی شێوەکاری کورد میوانی ئێمە دەبێت. حەسەن حوسێن ناسراو بە مالمین خەڵکی باکووری کوردستانە. ئەو ئێستا لە ئەڵمانیا دەژی. ئەو دەتوانێت بە هەردوو دەستی بە چاو بەستراوی سکێچی وێنەکانی بکێشێت. هەروەها لە دوای ئەوەی چاوەکانی دەکاتەوە ڕەنگیان دەکات. ناوی من حسن حسین دویجیه ناوی من هنرمندی مالمی مه او ناوی مالبات همنه از کردی آناتولیا ناوینم باجار کونیه مه از تقریبا 22-23 سال آلمانیا دژیم و کاری هنر تکم من خواندنا هنر زانکوی خامزن لآلمانیا دست بیکر و خلاص کرد و بری 20 سالن سر کاری هنر خبات کم بشامنا هنر تواهی خواندن ام بیجنی لسر پداگوژیا هنر و تراپی هنره و گلک پیشنگاهشی من چیکرنه پیشنگاه لآلمانیا آنجی دربای آلمانیا لهنر استلامن تواهی لسر میروف حرکت میروف چیه و میروف چاوید جیانه دا اوج مرا گرک گرینگه جبویج ام بیجنی په آوایی کی سپوری ام بیجنی ام تبیجن وی ناوی یعنی استلاوی فیگوراتیف ابستراکت یعنی فیگورن کسن و اونا ابستراکتن و يعني او یک جرا نبیلی او جنا ان میرا او مزنا ان چوکا اکسپریمنت لسرویدکم رنگ جی گلک مهمه توی کاری دا جبوی من وقتی از برنگا لسر فیگورا کار تکم او نو رنگی که ام بیجن دست پی که دا از تحسبینم کجان رنگ ببر از وی دمه وقتا فیگور خلاص بون او هست من وی دمه چنه از و رنگنا تگرم لیب تواهی جی او رنگ نیزکا آخینا رنگ نیزکا جیانینا جبوی هستن مهمن جی زمان و جواکا خاناس کرن چاندا خاناس کرن
بنێرنا من ئەو gelek tiştên mühîmin. Wexta dem ez hatim Almanyê mînam gotiye ez ji bajarê Konyê tême ew bajarekî Tirkiye. Wexta min zimanê Almanî fêr kir ji bo min ya duyemin mühim zimanê Kurdî. Kurdiyeka zelal, Kurdiyeka baş lê tiştên nêzik em ji alî hêsta da ji welat ew hêstana girtin li kar hîn xort dibin. Ji bo wê jî ez dixwazim Kurtayî bêjim hereket ew xetên resm da reng û hêst û ziman.